ئێمە چەند ساڵە هەوڵ دەدەین، چەند ساڵە ئەناڵێنین. تەسەووڕ ناکەم هیچ میلەتێ بەخەر ئێمە میلەتێکی بەشخوراو بێ، میلەتێکی زوڵم لێکراو بێ. ئەوانەی پێشوو هاتن وتمان ئەمانە بێگانن، زوڵمێکی زۆریان لێ کردین، بەڵام ئەمانەی تر هاتوون لە پشت و پەنا و زمانی خۆمانن. زوڵمەکەی ئەمان هیچی لەوەی پێشوو کەمتر نەبوو. خوایە جان هەستمان کرد خەلەلەکە لێران نییە، خەلەلەکە لە دووری بەرنامەکەی تۆیایە. هەر کەسێ هەستێ زوڵمەکە، لەبەرەوە حەلمان چارەسەرمانەوەیە کە بگەڕینەوە بۆ پەیامەکەی تۆ، بگەڕینەوە بۆ بەرنامەکەی تۆ، ڕازگۆ بین لەگەڵ تۆیە. ئەو کاتە دڵمان بۆ خۆشە بێ کە ئەو ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەو گۆڕانکاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کۆمەڵگەی مەککەیە دروستی کرد، شارێک و خۆشیەک و خێزانێک و ماڵێک و دڵێک و اقتصادێک و بوارێکی کۆمەڵایەتی و لایەنێکی ڕۆحی بۆ خەڵکی پڕ کردەوە. ئێمە ئەمڕۆ لەوان زیاتر پێویستمان بەوەیە